تیرۆری کەساتە سیاسیەکانی کورد بە تایبەت پارچەکانی تر وەکو باکوور ڕۆژهەڵات ئەو تیرۆرە تازە نییە. ئەو تیرۆرە لە ساڵی 90ەکانەوە سەری هەڵداوە کە لە بیرمان بێ هەر لە ساڵی 1993-94 تیرۆری کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ساڵی 96 تیرۆری هەواڵ سیروان لە ناوچەی ئاغزەلەر و ئەو تیرۆرە بەردەوام بووە هەتاکو ئەو ڕۆژ و لەگەڵ ئەوەشدا ئیدی دیارە کە هەواڵگری تورکیا ئێران باڵێکی گەورەی کێشاوە بەسەر هەرێمی کوردستاندا. ئەوە شتێکێکە لە ئەو هۆکارانە کە بە ئیمکانیەتێکی مادی زۆرەوە لە ناو هەرێمی کوردستاندا کار دەکەن. 17 مانگ و 18 مانگۆوانە دوو کەساتی باکووری کوردستان کە تیرۆرکران کێشیان هەواڵ شەید شکر بوو ئەوی شیان هەواڵی کە و کە بریندار بوو. دیارە ئەو تیرۆرانە کە ئەنجام دەدرێت طبعاً میتی تورک یاخود سەربازێکی تورک ناتوانانی بێت ئەو تیرۆرە ئەنجامدا بەڵکات و ئەو کارە تیرۆریستیانە ئەنجام دەدا کارە تیرۆرانە ئەنجامدا هەر کوردی خیانەتکارە کە ئەو کارانە ئەنجام دەدا. دیارە بێخەمی یاخود خەمساردی یاخود تەنسیق کە هەبێ بۆ ئەو کارە تیرۆریستیانی کە ئەنجام دەدرێن. دوژمنانی گەلی کورد بەردەوام تەراتێنیان لە خاچی کوردستاندا کردووە و ئەو تیرۆرەش تازە نییە کە لە کوردستان دەکرێت. ئەوەی ڕاستی بێ دوژمنانی کورد بە بەرنامە ئیش لەسەر ئەو کەسانەی کە ڕاستەقینە بە فعلی دانێ هەوڵ دەن بۆ ڕزگاری گەلی کورد لە ناویان برن. تەنانەت لە حیزبەکانی کوردستاندا گەران داناوە بۆیە دەنا معقول نییە لە ناو جەرگەی هێزی دەسەڵاتی کوردیدا جێلێ دوژمنان بتوانن زەفەر بە تاکەکانی شۆڕژێڕی کورد ببن. هاتون ئیش لەسەرەوە بکەن کە وشار بن بەداخەوە بۆ خۆیان تەنانەت لە دەسەڵاتەکەی خۆیاندا ئەگەر ئۆکەیەک لەسەر نەبێت کارێک کەسێکیان نابێتە داربەدەست یان دەسەڵات بەدەست لەم حکوومەتەدا. داوا دەکەم لە خەڵکی کوردستان ئەگەر دەسەڵاتیش ناتوانێت هێزەکانیش ناتوان بەردەوام لەسەر شەقام من و پرۆتستۆی ئەو هەوڵانەی دوژمنان بکەن ڕیسوایان بکەن و هیوادارم چالاکوانانیش خەڵکە شۆڕژێڕەکەش خۆپارێزتر بێ بزانە دوژمنان لە سەنگەردان هەموو دەمێک لە بەرامبەریاندا.